بەڵێ بینێن 1964 ئەمەی دەیبینن شکانی بۆڕیەکی ینی 8 ئینجا لە گەڕەکی تووڕق لە پرۆژەی ئاوی ئیفراس پرۆژەی ئاوی فریاگوزاریم هەروکو لە ئێست لە دیمەنەکان دەیبینن ینی ئاوەکە ماوەیەکی وێزگار زۆرە بۆڕێکە شکاوە و ئاوەکە بە تەواوەتی هەڵساوە بە درێژایی سەدان مەتر ئاوەکە دەچێتە خوارەوە بۆ دەوروبەری خانووەکان و هەروکو لە دیمەنەکانیش دیارە ئێمە بۆ ئەو بابەتە پەیوەندیمان بە بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی ئاوی هەولێر ئەندازیار ڕابەر حوسێن کردووە ڤیدیۆی شوێنی ڕووداوەکەمان بۆی نرد و باسی لەوە کرد کە تا ئێستا ئاگادار نینە بەڵام تیمەکانیان دەنێرن بۆ ئەوەی بزانن کەوا هۆکاری یاخود شکانی ئەو بۆڕیا لە چیەوە بووە و چۆن شکاوە و هەوڵی چارەسەرکردنی بدەن بە زووترین کات ئەمە دەیبینن ئەمە ئەو دیمەنانەیە کە ینی وەک باسم کرد بە درێژایی سەدان مەتر ئاوەکە دەچێتە خوار و بە تەواوەتی ڕێڕەوێکی بۆ خۆی دروست کردووە ینی ئاوەکە هەروەک باس دەوەی دەکەن کە زیاترە لە 8 ئینج ینی 8 ئینج ئاو ئۆنی بۆ ماوەی 2 کات ژمێرە خاوەنی ئەو خانووی کە لێرەیە کە لە ئێستادا دروست دەکرێتن باسی لەوە کە زیاتر لە 2 کات ژمێرە ئەم بۆ ڕێشکاوە و ئەم ئاوا بەو شێوەیە دەڕواتن و ئەندازیار ڕابەر حوسێن بۆ 1964 ئەوەی پشتڕاست کردەوە کە هەتا ئێستا ئاگادار نەبوونە بەڵام گوتی بەدەم داوای هاوڵاتیانەوە دەچین و تیمەکانمان دەنێرین بۆ چاکردنی و بۆ لێکۆڵینەوەی کە ئایا چۆن شکاوە ئاوەکە یاخود بۆڕێکە چۆن شکاو ئاوەکە چۆن دەڕواتن